سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتان نابین بۆ باسکردن و درێژەدان بە بەشە ئەندازیاریەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان. لەم ڤیددیۆیەدا باسی بەشی ڕێگەوبان یاخود ئەندازیاری ڕێگەوبان بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە کام زانکۆیە لە کام شاری هەرێمی کوردستانە هەیە. کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و بە پاراڵێل چەند بووە. ئەلبەتە ئەم کۆنمرانەی کە ئێمە بۆی خۆشەویستیشی باسەکەین بریتە لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-2023 وەکو بەرچاوڕوونی و داتا و زانیاریەک بەکارهێنین بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە و کەمترین کۆنمرەکان تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوان سوود لە کەناڵەکەمان ببینن.